کۆتر دەفڕێت و چەند کاتژمێرێک بە ئاسمانەوەیە. ئەمانیش چاودێری دەکەن و جوڵەکانی تۆمار دەکەن و چەند مەرجێکیان هەیە. ئەمە مەرجەکەمان سەعات ئوڕا کەمتر بیداخل نابی کۆتر بەرەو سەرێژبی مشکلەی نییە 80 جۆ سوورانمان دەوێتن کەمتر بیداخل نابیتن نەقسەکان تەقلەوەگرتن بە جۆدبار و جۆدبار شتەچی ناشیرنە لەوە کۆترەی سێ نەقز بەم شەکەلی ئینزارە چارەم ڕەفزە لێکبوونەوەمان هەیە 15 دقە ئینزارە 16 ڕەفزە پێشتر کۆتر دەبا لە گەرمایە سەعاتەکونی بفرێتن ئیزباریان ئێستا مەمەرجەکەمان سەعاتمان عور کردیە زۆر شتمان لۆ ڕاست کردینەوە بەڕاستی ئێستا کۆترناسی پێشکەتیە. کۆتری براوە خەڵاتی گرانبەها دەباتەوە و جار هەیە نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن دینار و بڕە ئاڵتونێک. ئەمە جگە لەوەی یەکسەر نرخەکەی زیاد دەبێت. کۆتری فاو هەیە لەم هەولێرە نرخەکەی گەیشتۆتە 5,000 دۆلار. زایزەکان یەکجار زۆرن لەو مەرجەی ئێستا ئالی ئازر لەو مەرجەی ملیۆنێک و 300,000 ملیۆنێک و 300,000 ئەوەی یەکەمەکە تەلەڤیزۆنێکی دەبا تقریبان 10 فەردە تێکەرەیە هەتا 10 ئەڵقەزەی ڕشمان هەیە. بۆ ئەم وەرزە ڕۆژی 1 تەمموز دوهەمین ڕۆژە. دوای ئەوە دادوەرەکان کۆ دەبنەوە و دەچنەوە سەر دەفتەرەکان و بەداتەکانیان دادەچنەوە. ئەوەی باشترین ئەنجامی هێنا بێت دەبێتە یەکەم و خەڵاتی مەرجی عامی فاوبازان وەردەگرێت.